گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پەیمان نوێکردنەوە لەگەڵ گیانبەخکردووانی شۆڕشی ژینا، بانگەوازی شۆفێرانی ئسنەب لە شاری سنە بۆ مانگرتن، راپۆرتێک لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوژی لە ئێران و لە سێدارەدانی 58 بەندکراو بە تەنیا لە یەک مانگدا. پەیمان نوێکردنەوە لەگەڵ گیانبەخکردووانی شۆڕشی ژینا ڕۆژی دووشەممە 11 خاکە لێوەی 1404 هەتاوی لە شاری سنە بنەماڵە دۆستانی گیانبەخکردووانی شۆڕشی ژنجیان ئازادی بە سەردانی گوڵکۆیە و ئازیزانە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بەپێی ئەو وێنانە بڵاو بوونەتەوە بنەماڵە دۆستانی گیانبەخکردووانی شۆڕشی ژنجیان ئازادی سەر لە ڕایگوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەریان سەردانی گوڵکۆی ئازیزانیان کرد و بەدانانی گوڵی سوور لەسەر گوڵکۆکانیان و هەروەها خوێندنی شێعر یادیان بەرز ڕاگرت. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە ئەندامانی بنەماڵە دادخوازەکان لە کوردستان بۆ ناوەندی قەزایی و ئەمنیەکانی ڕژیم بانگهێش کراون و ژمارەیەکیان دەست بەسەر کراون و هێشتا چارەنووسیان دیار نییە. بانگەوازی شۆفێرانی ئسنەب لە شاری سنە بۆ مانگرتن. بەپێی راپۆرتەکان شۆفێرانی ئسنەب لە شاری سنە بەهۆی خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان خوازیاری مانگرتنی گشتی شۆفێرانی ئەو بەشە لە ڕۆژانی داهاتوودا بوون. شۆفێرانی ناڕازی لە ڕاگەیاندنەکەدا باسییان لەوە کردەوە کە داهاتی شۆفێرانی ئسنەب لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران لەژێر هێڵی هەژاریدایە و هەروەها شۆفێران توانای دابینکردنی پێداویستیەکانی ژیانیان نییە. هەروەها دژ بە گرانبوونی نرخی بەنزین، کەلوپەلی ئۆتۆمبیل، بەرزبوونی ئاستی کۆمیسیۆنەکان و هەروەها پێدانی پشکی بەنزین ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری کۆبوونەوە مانگرتنی شۆفێران لە ڕێکەوتی 16 خاکە لێوەدا بوون. بەردەوامی ناڕزایەتی جوتیارانی ئیسفەهان. جوتیارانی ئیسفەهان لە ڕێکەوتی 3 خاکە لێوەی 1404ەوە ڕۆژانە بەردەوامن لە ناڕزایەتی تش بە بەڵێنە درۆینەکانی بەرپرسانی ڕژیم و تەنانەت لە ڕۆژانی ڕابردوودا تێکهەڵچوون لە نێوان کشاوەرزان و هێزەکانی ڕژیم ڕوویداوە. جوتیارانی ناڕازی لە شاری ئیسفەهان بۆ ماوەی زۆرتر لە 1 ساڵە دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەت، پێنەدانی حەقئاوە و هەروەها بەڵێنە درۆینەکانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی کۆ دەبنەوە و ناڕزایەتی دەردەبڕن. بەڵام لەلایەن بەرپرسانەوە بایەخ بە داخوازیەکانیان نادرێت و تەنانەت هێرش دەکرێتە سەریان. بە وتەی یەکێک لە ناڕازیان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بە تەنیا بەڵێنی درۆیان پێدراوە و تەنانەت پێیان وتراوە کە ئەمساڵ وشکە ساڵیە، لە کاتێکدا زۆرتر لە 280 ملیۆن متری سێجا ئاو لە خەڵکی ئەو ناوچەیە لەلایەن مافیای ئەو بەشە دزراوە. کۆبوونەوەی ناڕزایەتی خەڵکی زەنداباتی ئەزهەر دژ بە چالاکیە دژە ژینگەیەکانی کانگای ئەنجود. ڕۆژی یەکشەممە 10 خاکە لێوەی 1404 هەتاوی دانیشتوانی گوندی زەندابادی ئەهەر دژ بە چالاکیە دژە ژینگەیەکانی کانگای مسی ئەنجود کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان دانیشتوانی ئەو گوندە بە کۆبوونەوە لە بەردەم بۆڵدزرەکان چالاکیەکانی ئەو کانگایانە ڕاوەستاند و ئاماژەیان بەوە کرد کە لە ساڵانی ڕابردوودا چەند نامەیان بۆ بەرپرسانی ئەو بەشە ناردووە، بەڵام بایەخ بە داخوازیەکانیان نەدراوەتەوە و پشتگوێ خراون. ناڕازیان جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کاتی دۆدی هاتنی داخوازیەکانیان و هەروەها ڕاوەستانی چالاکیەکانی ئەو کانگایە بەردەوام ئەبن لە ناڕزایەتی. کۆبوونەوەی خەڵکی بەلوچ لە شارستانی مهرستان بۆ پشتیوانی لە مهرەنگ بەلوچ. ڕۆژی دووشەممە 11 خاکە لێوەی 1404 هەتاوی کۆمەڵێک لە دانیشتوانی شارستانی مهرستان سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان دەست بەسەرکردنی مهرەنگ بەلوچیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ئازادی دەستبەجێ ئەو بەندکراوە بوون. بەپێی راپۆرتەکان مهرەنگ بەلوچ چالاکی مافی مرۆڤ و هەروەها سەرکردایەتی ئەنجومەنی یەکگرتووی بەلوچ لەلایەن هێزەکانی وڵاتی پاکستانەوە دەست بەسەر و هێشتا تەنانەت شوێنی ڕاگررتنی دیار نییە. خەڵکی بەلوچ لە ڕۆژانی ڕابردوودا بۆ پشتیوانی لەو ژنە چالاکە بارەها کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێخستووە و خوازیاری ئازادی بێمەرجی ئەو بەندکراوە سیاسیە بوون کە بۆ هۆیەوە
ژمارەیەکی دیکە لە خەڵک لەلایەن ناوەندە ئەمنیەکانی پاکستان و ئێرانەوە دەست بەسەر کراون. برینداری 14 کرێکار بەهۆی ڕووداوی هاتوچوو لە چابوکسەر. ڕۆژی یەکشەممە دەی خاکەلێوەی 1404 هەتاوی 14 کرێکاری کارخانەی خەزەر ڕیس لە شارستانی چابوکسەر بەهۆی پێکدادانی مینیبوسی هەڵگری کرێکاران لەگەڵ ئۆتۆمبیلێک 14 کەس بریندار بوون. بەپێی راپۆرتەکان لە کاتی چوونە سەرکاری کرێکارانی شاغڵ لە کارخانەی خەزەر ڕیس لە شارستانی چابوکسەر سەر بە پارێزگای گیلان 14 کرێکار بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. شایانی باسە ساڵانە بەهۆی دابین نەکردنی ئەمنیەتی شوێنی کار و هەروەها سیستەمی هاتوچووی ناستاندار لەلایەن بەرپرسانی ئەو بەشەوە ژمارەیەکی زۆر لە کرێکاران گیانیان لەدەست ئەدەن یان بریندار دەبن. راپۆرتێک لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوژی لە ئێران. بەپێی ئامارە فەرمیەکان ڕێژەی خۆکوژی لە دەستپێکی ساڵی نوێ سەبارەت بە مانگەکانی ڕابردوو بەهۆی خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. بەپێی ئامارە ببورن بەپێی ئەو ئامارانە لە ڕێکەوتی چواری خاکەلێوەی 1404ەوە تا 11 خاکەلێوە ڕێژەی خۆکوژی بە تایبەت لە شارە جیاوازەکانی کوردستان بەرزتر بۆتەوە و ئەمە نیگەرانی زۆری لە ناو کۆمەلگا پێکهێناوە. لەو ماوەیەدا 7 کەس بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەکانەوە و هەروەها خراپی دۆخی مەعیشەت کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە و هەروەها 4 کەسی دیکەش کوژراون کە ئەمەش نیشاندەری بەرزبوونەوەی ڕێژەی کێشەی کۆمەڵایەتیەکان لە کوردستان و ئێرانە. دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 58 بندکراو بە تەنیا لە یەک مانگدا. لە مانگی ڕابردوودا لانیکەم 58 بندکراو لە زیندانە جیاوازەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی سیاسی و کۆمەڵایەتی لە سێدارە دراون و ئەمەش وە بەهۆی ناڕەزایەتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە ئاستی جیهان. بەپێی ئامارە فەرمیەکان ڕێژەی بەندکراوانی لە سێدارە دراو لە ساڵی 2024 ئێعدامکردنی زیندانیان بە ڕێژەی 222 لەسەد بەرز بۆتەوە. بەپێی ئەو ئامارانە لە مانگی ڕابردوودا 4 ژن لە شارەکانی مەشهەد، ئیسفەهان و ورمێ لە سێدارە دراون و هەروەها 4 بەندکراوی دیکە بە شێوازێکی نهێنی و بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان ئێعدام کراون. جێگای ئاماژەیە ڕژیمی کۆماری ئیسلامی پەتی سێدارە وەکو ئامرازێک بۆ پێدەنگکردنی ناڕازیان بەکاردێنێت و سەرەڕای داواکاری ڕای گشتی و هەروەها وڵاتانی دیکە جەخت لەسەر ئێعدامکردنی بەندکراوان دەکات. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.